5 ڕۆژ شەڕ و پێکدادان لە گەڕەکە کوردنشینەکانی حەلەب بوون بە قوربانی خەڵکی مەدەنی و ئاوارە بوون. ئاڵنگاریکی نوێی بەردەم کورد بوو لە ناوچەکەدا. ڕازینەبوونی هەسەدە بە چۆڵکردنی ئەو گەڕەکانە و سووربوونی سوپای سووریا لەسەر کۆنتڕۆڵکردنیان ئەنجامەکەی شەڕێک بوو کە هەردوو لە کوژرا و برینداریان تێیدادا و زیانی زۆر گەورەش بە هاوڵاتیانی مەدەنی گەیشت. دیمەشق پایتەختی سووریا یەک لەسەر پێنجی کووردا. چاودێران پێیان وایە لە ئێستادا حکوومەتی نوێی دیمەشق پشتیوانی نێودەوڵەتی هەیە و پێویستە کوردیش بە جۆرێک مامەڵە بکات کە جەنگەکە بۆ ناوچەکانی دیکە نەگوازرێتەوە. هەمووان کۆکن لەسەر ئەوەش کە بەبێ گرنگیکردنی مافی کورد و پێکهاتەکانی تر سووریا سەقامگیری بەخۆیەوە نابینێت. یەکبوون و یەکڕیزی زۆر زۆر گرنگە. یەکبوون و یەکڕیزی چکە ئێمە بەداخۆ کورد لەوێن دەرێت بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە لێکترازانی هەیە. سێ پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی واقع بزانێ بە ئەحمەد شەڕە سەرۆشی سووریاشەوە بە ئەمریکا ئەوروپاشەوە بەبێ زامنکردنی مافەکانی میلەتی کورد نەک هەر لە سووریا لە تورکیا لە ئێران لە عێراق بەبێ زامنکردنی مافەکانی گەلی کورد و پێکهاتەکانی تریش هەر کوردنا ئەم وڵاتە سەقامگیری بەخۆیەوە نابینێ. شوان ڕابەر چاودێری سیاسی باز لەوە دەکات کە کورد لە سووریا پێکهاتەیەکی سەرەکیە و لە ڕابردووشدا ڕژێمی سووریا ئەم گەلەی چەوساندۆتەوە. بۆیە پێویستە حکوومەتی نوێی سووریا موسڵمانانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکات و مافەکانی گەلی کورد گرنتی بکات. ئەو دەسەڵاتدارانەی کە ئێستا لە سووریا لە سەرکارن ئیسلامین واتە لەسەر ئیسلام حسێبن، بۆیە پێویستە مامەڵەیەکی ئیسلامیانە لەگەڵ هەموو پرسەکان لەگەڵ هەموو پێکهاتەکاندا بکەن، بە تایبەتیش لەگەڵ کورد، چونکە کورد لە سووریا نەتەوەیەکی زۆرن، نەتەوەیەکی دێرینن و خۆشیان چەوساوە بووینەوە. ئەو کەسانەی کە ئێستاش لە دەسەڵاتن ئەوانیش لە ڕابردوو چەوساوە بوون، ئێستا هاتوونەتە سەرکار، دەبێ لە مافی چەوساوان تێبگەن و لە مەینەتی چەوساوان تێبگەن. بۆیە داواکارم حکوومەتی ئێستای سووریا مامەڵەیەکی ئیسلامیانە لەگەڵ هەموو پێکهاتەکاندا بکە. ئاماری وردی کوژرا و بریندارەکانی شەڕەکە لە بەردەستدانیە، بەڵام ژمارەیەکی زۆر لە ئەندامانی هێزەکانی هەردوو لە کوژراون. هەروەها سوپای سووریا و هەسەدا یەکتر باکردنە ئامانجی هاوڵاتیانی مەدەنی تۆمەتبار دەکەن و باز لە گیان لەدەستدانی زیاتر لە 30 هاوڵاتی مەدەنی و برینداربوونی ژمارەیەکی زۆر دەکەن. چاودێرانی سیاسی جەخت دەکەنەوە کە گفتوگۆ و دانووسانی دادپەروەرانە تاکە بژاردەی هەردوولایە بۆ کۆتایی هێنان بە ناسەقامگیری لە سووریا و دابینکردنی مافی هەموو پێکهاتەکان بە پێچەوانەوە هەر گرژی و شەڕێکی نوێ مەترسی دووبارەبوونەوەی دۆخی 15 ساڵی ڕابردوو دەهێنێتە ئاراوە کە بە زیانی هەمووانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.